بەڵە دیارە پێشوەختە ڕێنمایەکان بە هەماهەنگی لەگەڵ سەورەکاتی شارەوانی سلێمانی و هەڵەبجە دیاریکراون ڕێشۆنەکان دیاریکراون کە کاندید پارتی سیاسی هاوپەیمانەتی ئەبێ پێوی پابند بێ بە پێچاوانەوە ئەگەر بەسەرپێچی هەژمارێکرێ و سزادرێت دیارە ڕێشۆنەکان زۆرن لە ڕاستیە بەڵام گشتیان یعنی بە شێوی گشتێت توانین بڵێن گرنگیان ئەوە گرنگترینیان ئەوەیەکەوە نابێت کاندیدەکان ماڵی گشتی بەکاربێنن داوم دەستگای فەرمی حکومی بەکاربێن بۆ بانگەشی هەڵبژاردن ئەو شوێنانی کە بۆیان دیاری کراوە کە بانگەشی تیا بکەن ئەبێ پابند من پێوەی بە پێچاوانەوە بەسەرپێچی هەژمارێکرێ و سزادرێن ڕێگە پێدانێک یاخود ئەوەی کە مەمنوع کراوەکەوە بانگەشێتی ئەنجام بدرێ ئێمە بەدەڕێنمایی یاومانە بە کاندیدەکان بە پارتە سیاسیەکان بە هاوپەیمانێتیەکان هەریەکێک لەوانە سەرپێچی بکە بەڕاستی ئێمە لیژنەیەکمانەیە گەڵەن لیژنەی ڕەزی مخالفاتی حملەی انتخابی لە ڕێگەی لیژنەکەمانەوە تۆمارەکرێت و ئەکەین بە راپۆرتی و پێنێرین بە ئۆفیسی نیشتمانی بۆ ئەوەی کەوە لە کۆڵۆنی تیا بکرێ و سزای سەرپێچیکار بدرێت. ئاگادارکردنەوە هەیە حیزبولانەکان ئاگادارەکرێن و یا ڕاستەخۆ سزاکان بەڵێ بەدڵنیاییەوە ئاگادارەکرێنەوە کە لە ماوەی 3 ڕۆژە ئەو سەرپێچی کردوێتی لای بەرێ ئەگەرنا سزاکەی بێ بە دووەوەنە.